چاپی کتێبەکان ئەم جارە لە دەرەوە یەکەم ئەوانەی ڕۆژهەڵات خواش زای بە خێریان بداتەوە هەروکو کە هەموو لە هەموو مەدانەکانە چست و چالاک بوون لە مەدانی کتێبیشە زۆر ڕێک و پێک و چست و چالاک بوون ماشەڵڵا برانێکی بەڕێز کە دکتۆرایان هەیە هەیە ماجستێری هەیە هەندەسەیە هەیە کۆمپیوتەرە هەیە علمی شەرعی خوێندووە ئەجا خوشکانێکی بەڕێزیشمان هەیە حافظە قورئانە ماشەڵڵا هەیە لە دەرسەکانە زۆر سەرکەوتوو بووە چست و چالاکن ماشەڵڵا زۆر باش لێ بڕابوون خوا زایان بداتەوە. یەکەم وەرجێڕانی کتێبەکانی ناساندنی ڕەوت وەکو ڕەوتەوان و خواویستی ئێمە چین بوارەکانی شیاوەتی ڕەوتەوان پەیڕۆ پرۆگرام ئەمانان هەموو تەرجمەی فارسی کرد و بڵاویان کردەوە بە چاپکراوی. دووەم وەرجێڕانی کتێبە شەرعیەکانی تایبەت بە زانکۆی زادی وەکو کتێبەکانی ڕێساکانی عەقیدەی ئەهلی سونەت و جەماعەت کە هێشتا ئێمە چاپمان نەکردبوو بە کوردی بەڵام ئەوان هەر بەوەندەی کە مسۆدەکەم بۆ ناردن ماشەڵڵا کردیان بە فارسی و چاپیشیان کرد و بڵاویشیان کردەوە الحەمدولیلا. هەروەها پوختەی دوو کتێبی پاکژی و نوێژەکە کردیان بە فارسی بڵاویان کردەوە اینجا هەندێک کتێبی تریش طبعا لەگەڵیا کە احتیمامیان زیاتر بە عیلمی شەرعی هەبووە و شەرحی بەیقونیەکەی شێخ بن عثێمین ڕەحمەتی خوای لێ بێت کە بە فارسی بوو یا مەجموعە مەقالاتێکی تری علمی ئوسوڵ و علمی عەقیدە وانش کە کردویانە الحەمدولیلا. ئەنجا دەستپێکی پێداچوونەوەی کتێبە فقهەکەی من کە وەختێک خەبەرم دانێوتم کتێبی نوێژەکە ڕەنگە 14-15 مجلەدە لەبەرەوە هەر ئەوە نییە برایەکی بەڕێز خوات زای بە خێری بدات و پێداچوونەوەی بۆ کردبوو خۆشی فەقیهێکی چاوکراوی و مامۆسای فقه و دکتۆرای هەیە و ماشەڵڵا فقی مقارنی خوێندووە بە مەلایەتیش پێگەیشتووە. لە مراجعەکردنەوەکەشی زۆر ڕازی بووم ماشەڵڵا زۆر شارەزا لە خۆم زیاتر شارەزا و یعنی من خۆم شارەزای ماوەندە نییە بەڕاستی بەڵام ماشەڵڵا ئەو شارەزا داڕشتنەوەیکی کوردی ڕێک و پێکیش بۆیە بەڕاستی ئیتر ئیجازەمدا کەوتم بە پشتیوانی خوا هەموو ئەوانی تریشت بۆ ئەنێرم بۆی هەمووی بە یەک شێوە دابڕێژ لەسەر کتێبێکی فقهی ئەو تەوان زۆر کتێبی فقی شافعی خوێندو من ژەمیز لەسەر شێوازی شەوکانی بێ بۆ نمونە بەڵام بە هەر حاڵ ئەوەشیان گرتە بەردەست و خوار زای بە خێری بداتەوە هەمویان وردە وردە هەم بە فارسی کردن و هەم ڕاجعکردنەوەشی بە شێوەیەکی زۆر جوان کە ئومێدەوارم ئینشاءڵڵا لەم 6 مانگەی کە ماوە بتوانین کتێبەکانی سونەتەکان و جمعە و جەماعەت و جەنازە کە بن بە 3 مجلد ئەجا ڕۆژ و زەکات و حەجەکەش کە هەمووی بە 6 مجلد بتوانین بە چاپ بگەێنین ئینشاءڵڵا. پاشان چاپکردنی وەرجێڕاوی 6 کتێبی تر کە بریتی بوون لە تەفسیری سوورەتەکانی ممتەحینە و حەشر و منافقون کە ئەوان بە ناوی تەفسیری زادی چاپیان کرد ماشەڵڵا مجلدێکی لێ دەرچۆن لە 9یەمین دارنەشری ڕاقی ئێران چاپیان کردو الحەمدولیلا ئەوەش فەزلی خوای پەروەردگار و بە ناوی خۆشم هەمووی بە ناوی مامۆستاکرێکاریشەوەکە. هەروەها برایەتی دینی کە بەشداریان پێکرد لە پێشانگای کتێبە نوری ڕێ جیهانبینی ئیسلامی هەروەها وەرگرتنی مۆڵەتی چاپ بۆ هەندێک کتێبی تری وەکو پوختەی ئەرکانی ئیمان پوختەی پاکژی پوختەی نوێژ کتێبی شایەتمان و ئومەت و هەروەها ئەجا داوای مۆڵەتی چاپکردنەوەی چاپی دووەمی کتێبی نوری ڕێ و جیهانبینیەکەشیان کردووە کە ئومێدەوارم ئینشاءڵڵەوەشیان دەست بکەوە چاپیشیەکەنەوە ئینشاءڵڵا. شتێکی تری زۆر سەیریان کە کرد ماشەڵڵا نووسینەوەی زنجیرە دەرسەکانی چیرۆکی سەیدنا موسا زۆر بەڕێک و پێچی برایان و خوشکانە کە نووسیویانەتەوە دوای برایەکی بەڕێزی تری نووسەر مراجعەی کردوتە وەختی کە بۆ منیان نارد بەڕاستی حەلقەی یەکەمەکەی حەلقەی یەکەم تا دووەم و سێمەکە بوو وەڵڵاهو ئەعلەم ناردیان یعنی هیچ دەستکاریکردنەوەیکی وای نەئەویست ئیلا مەگەر من کەوتبێتم ئیبن عاشوور لە تەفسیرەکەی ئەوای فەرمووە بۆی بگەڕێمەوە سەر مەزدەرەکەی بنووسم مجەلەدی چەندە مەلاپەڕە چەندەمە یعنی حتا لە شێوازی قسەکردنەوە کە ئەو دای ڕشتبەوە کردووی بە شێوازی نووسین زۆر سەرکەوتوو بوو یاخوا جزای بە خێریان بدات لەوانەیە 500 لاپەڕە دەرچێ زیاد لە 500 لاپەڕە دەرچێ ئەویش وەکو مجەلەدێک چاپکەن و بە حەول و قووەتی خوای گەورە. هەروەها مەقالاتێکی تر کە نووسیم وەکو استراتیجەتی دەسەڵاتدارانی کوردایەتی دژ بە ئیسلامیەکان لە باشوور کە ئەو مەقالەیە مەسەلەن بۆ ئەوانیش چوو بۆ ئەوانیش کردویان بە فارسی و بڵاویان کردووە. بەنسبەتی برایانی خۆمان لە باشوور و چاپکردنی کتێبەکان ماشەڵڵا مەنهەجی ئەهلی سونەت و جەماعەتەکە چاپکرا لە لوبنان جا سبحان الله ئەمە هەمووی ئەمانە بۆیە باسەکەمەوە بۆ ئەم برا بەڕێزانش بۆی بزانن بەس دڵ سادقانە لەگەڵ دینی خوای گەورە حرەکەتکەین خوای گەورە ئەم ئیشانەمان بۆ جێبەجێک. برایەکی بەڕێز لە فەیسبوک و پەیوەندی پێوە کردم خوش ئاگای لێ کە نازانم چێ ناشزانم ئێستا چێ ئێستا زۆر شەرمەزاریشم لەوەی کە ئەمێش چاکەکەی پێ بڵێمەوە پەیوەندی پێوە کردم وتی مامۆستا جەنابەت ئەو کتێبانە چاپەکەیت وەڵام من پارێکم لە لای زەکات کۆم کردوتەوە ئەمێ بۆ جەنابەتی بنێرم بۆ چاپکردنی کتێبێک
چەندی تێچێ وتم والله سبحان الله لەو کاتەشە ئەم کتێبی ئەمە کە ئێڵێن ئامادە بوو کە ناوی منهەجی ئەهلی سونەت و جەماعەت منهەجی ئەهلی سونەت و جەماعەت وتم والله ئێستا ئەو کتێبەش حازرە و ئەمانە لە لوبنان چاپیکەین ئەگەر بتوانی پارەکە تەحویلکەی بۆ فڵان شوێن شتێکی باش تەوا بە فەزڵی خۆی گەورە کتێبەکەشمان گەیاندە لوبنان و چاپیش کرا و گەڕایەوە بۆ وڵات و تەوزیعیش کرا و بە پارەی ئەو برا بەڕێزە 1443 دۆلاریشی تێچوو 200 لاپەڕەیە 1027 نسخەشی لە چاپ کرا یعنی سەیری کەن دائیمە ئەگەر بێت و ئێمە بەس حرەکەتکردنەکەمان هەبێ خی گەورە بەرەکەتیە خاتنە ئەو پیاوە بەڕێزە کە ئێڵێم لە فنلەندا هیوادارم بیشی بیستێتەوە بۆی على لەقل یەک دوو نسخەی لە کتێبەکە بۆ بنێرین هەتا ئەوکو پێی بگای ئینشاءڵڵا دڵیشی خۆش بێ بۆی کە ئەلحەمدولایە ئێستا ئەو کتێبە منهەجیشە و ئەخوێندرێ بۆی دڵی پێی خۆش بێ هەروەها کتێبی 5 ڕوکنەکەی ئیسلام کە لە تورکیا چاپ کراوەکە ماشەڵڵا تقریبا 3500 دۆلاری تێچووە 514 لاپەڕێ مجلدێکی زۆر جوانە خوا جزای بە خێریان بداتەوە ئەو برا بەڕێزانەی پارەیاندا بوو حتا برایەکی یەکگرت و خوا جزای بە خێری بداتەوە ئەویش نیوەی پارەکەی زیاتردا نیوەی پارەکەی کەمتر احتیمالە ئەوەندەی دابوو خوازای بە خێری بداتەوە ئەوانی تریشان تەکمیلە کرد و برایانێکی تر ماشەڵڵا ئێستا مجلدێکی زۆر جوان و ڕاقی لێ بەرهەم هاتووە هیوادارم ئینشاءڵڵا مەجال هەبێ و بیگەێنینە دەستی ئەو برا بەڕێزەش چەند نسخەیەکی ئەم کتێبانەی تریش ئەستە لە ژێر چاپن کتێبی ئایا ئێمە مسلمانین لە لوبنانە لە ژێر چاپە اینجا کتێبی بەرەو فەقێتی کتێبی ئیستیخلاف کتێبی پایەکانی باوەڕ کتێبی چەمکە ئیسلامەکان کتێبی ئیمان و ئیسلام کتێبی ئەربعینی نێوی کتێبی ڕێزمانی عەرەبی ئەمانەش هەمووی هەوڵی چاپکردنیان نەدرێسە هەندێکیان خەریکی چاپکردنیانین بە پشتیوانی خوای پەروەردگار یعنی کەوابوو لانی کەم ئێمە نزیکی 20 کتێبمان لە ساڵی پارە و دوای ئەوەی کە 12 کەس کتێبیان تەبەڕع کرد پاران تەبەڕع کرد بۆ چاپی کتێبەکان ماشەڵڵا 12 کەس خوازای بە خێریان بداتەوە کتێبانی هەموو پێ بەرهەم هاتووە و پێی چاپکراوە ئەو پارێشکەوە دانراوە ماوە بۆ چاپی کتێبەکان ئەوەش تەبەن بەڕاستی فەزلی خوای پەروەردگارە کە توانیمان ئەو کتێبە چاکانشی پێ چاپ بکەین بەو شێوەش دەستیشمان کەیشتە ئەو چاپخانانەوە هەروەکوتی شمێسەوە سوودانیش ئینشاءڵڵا کەینە شوێنێکی تر بۆ چاپکردنی ئەو کتێبانە کە بگاتەوە ئەگەر بگاتەوە بە کوردستان شتێکی باشە لە ڕێ حکوومەتی مرکزیەوە چکە لە ڕێ تاغوتانی پارتی وێچێتیەوە ڕەنگە نەهێڵن بەڵام بە هەر حاڵ بگاتەوە بەغدا کەرکووکەوەش هەر ڕاتوو بۆ کوردستان ئەگەر نەژبوو باکمان پێی نێجار هەر بگاتەوە بانی ئەوروپا شتێکی باش